نیشانەی ئیمان باوەڕ نە بە ڕیشی درێژە، نە بە شەرواڵی کوڵە، نە بە شەونێژی شەوانە، نە بە ڕۆژوبوونی ڕۆژانە. ئەمانە هەمووی هەر یەک لەوانەی کە باسم کرد واجبێکی دینن ئافەرمۆ ئینسانی جێبەجێ کات مع الئیمانی والتصدیق. بەڵام مانای وانە کەسێک هەتاوەکو ڕیشەکەی جوانتر و پاکتر بێت ئەوەی تر ئیمانەکەی لەگەلێک باشترەکە ڕیشی نییە. خودی شێخ عوثەیمین بەڕەحمەت بێ دەڵێ ئینسان جاری وا هەیە لەناو بازاڕە ئەڕوات ڕیشی پاک تاشیوە، جگەرەیەکی بەدەمەوەیە، دەڵێ وەلی خوای پەروەردگارە، دۆستی خوای پەروەردگارە، چونکە زۆر ڕازگۆیە لەگەڵ خوای پەروەردگارە. ڕیش تاشینەکەی تاوانە، جگەرەکەی تاوانە، بەڵام ڕازگۆیە. ناچێ ڕیش دابنێ و منافقێتی بکە، ناچێ نیقابێک بکە و خراپەکاری بکە. ئێمە کە ڕیشماندانەوێت ڕازگۆ بین. کە هاتوچۆی مزگەوت ماکە ئێستا نەفرێک 5 فەرز تێ بۆ مزگەوت، نەفرێک فەرزێ دێ بۆ مزگەوت، تۆ بێ 5 فەرزاتوی لەو نەفرە گەلە ڕازگۆتر بیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 جار ئیشارەتی کرد فەرمووی التەقوا هاهونا، تەقوا لوایە، ترسان لە خوا لوایە، لە دڵایە. وأشار إلى صدره 3 3 جار ئیشارەتی بۆ ئیرەی کرد فەرمیەتی بەسێتی بۆ بێت تەقوای ئینسان خەڵ بکەم بزانێت ئەو فلانە و ئەوە عەشەتی فلانە و ئەوە فلانە. ئیمانەکەتت جێبەجێ بکە، هەر کەسێک خۆی بەتەنیاچێەوە ناو قەبر وكلهم آتيه يوم القيامة فردا. بۆ یە قسەیەکی زۆر جوانی مالیکی کوڕی دینارەیە فەرمێ كفى بالمرء شرا ألا يكون صالحا وهو يقع في الصالحين. بەسێتی بۆ تاوانباری ئینسان کە خۆی چاک و پیاو چاک و ئافرەتێ چاک نییە بکەوێتە وێنزەی پیاو چاکان، بوختانیان بۆ بکە، غەیبەتیان بکە، بیان شکێنێتەوە، تەعەدایان لێ بکە، بەسێتی بۆ تاوانباری ئینسان. طبعا لەناو ئێمە هەر کەسێک نوێژەکانی لە جەماعەتابی ئیتر ئەو مسلمانە وانە، ئەو مەفهومە غەڵەتە. هەر کەسێک پاک و دڵساف بێت ئەوە ئیماندارە، نابێت غەل و غەشمانە بێت. باشە من دراوسێکەم لە پاڵمایە لێگززێکی کڕیوە، من چی زەررێکم چی زەررێکم کڕیوێتی، وەڵا ڕۆژێ لە ڕۆژان ڕەنگە لێشی بخۆڕی بۆ خۆت ئەمەە خۆش بێ نەبێتەوە. بەڵام چی قازانجێککەی لەوەی کەوا غەیبەتیەکەی بەچی کڕی، ئەم تەداخولە عەیبە. با ئێمە هەوڵ بدەین مسلمان بین، وەڵڵاهی زمانت نەپارێزی چاوت بە ڕەحمی خۆی پەروەردگار ناکەوێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی زۆرینەی ئەو شتانی خەڵق خەنە جەهەنەمەوە زمان و داوێنە. با زمانمان پارێزین. پیاوێکی ئەهلی مزگەوتی بەس نەبوو غەیبەت و بوختان و زەم و فڵان وایە و فڵان وایە و پیتکەلەم و ناو ناتۆرە لەو ئەو وایە و ئەو وایە، عەیبەوە. ئەو نیشانەی ئیمان نییە، نیشانەی پیاوەتی نییە، نیشانەی کۆمەلگای باش نییە. ئێمە هەمومان مسلمانین، کوردین، ئەهلی یەک شار و لادێین. بۆ بە کەوتنەکانی یەک دڵخۆش بین، با دەستی یەک بگرین، دەستی گەنجەکانمان بگرین. ئەوە بەڕاستەکەی وا ئەکات ئێمە ئەگەر کەسێک هەڵەشی کرد دەستی بگرە لە شوێنێکی تەنیایە بڵێ کاک حاجی ئەو شتە غەڵەتە، کاک فڵان کەس، کاک مەلا، کاک دکتۆر ئەو شتت غەڵەتە، تۆ لەناو خەڵکا باوەیەکەوە فەضیحەتە، ئەوە ئابڕووبردنە. نە شەرع لەگەڵیایەتی، نە عەقڵ لەگەڵیایەتی، هیچ کەسێکش لەگەڵیانی و هیچ کەسێکیش پێی خۆش نییە لەناو خەڵکان نەسیحەتی بکەیت. با هەوڵ بدەین بە ئیزنی خوا ئیمانەکەمان پەروەردە بکەین، دڵمان خۆش بێ بە ئیمانەکەمان. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. بقرآن وبإسلام دڵخۆش بن. هو خير مما يجمعون. ئیمان و ئیسلامەتی لە ماڵ و سامان گەلێ خۆشترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخاوەنی سیارە بوو، نەخاوەنی خانوو بوو، لە هەموو کەسێک بەختەوەرتر بوو، لە هەموو کەسێک. هەموو زانایانی تر بگە لە سەحابەکان و تابیەکان و ئەو هەموو پیاو چاکە، ئەو هەموو ئافرەتە چاکە دڵیان خۆش و بەختەوەر بوون. ئێمە ئەمڕۆ هەشمانە، پارەشمانەیە، سیارەشمانەیە، ماڵ و مناڵشمانەیە، بەدبەختی. بۆ لەبەرەوەی ئەهلی دڵ نین. جا بۆ ئینسان ببێ بە ئەهلی دڵ خوێنەری کتابی زانار ڕەبانیەکان بێت، نەک خەڵکانێکی فەلاسیفە و خەڵکانێکی بێدین و لاڕێ کە بەڕاستەکەی پەروەردەت ئەکەن کە چۆن دژی ئاەت و حەدیث بیت. بگەڕێرەوە بۆ کەسانەی ڕۆحیان تێرە. ئەخر کەسێک خۆی ڕۆحی تێر نەبێت چۆن دەتوانێت ڕۆحی تۆ تێرکات.